ئەو پرۆژە یاسایی بۆ هەمواری یاسای هەڵبژاردن لەلایەن بەشێک لە حیزبەکانەوە ئامادەکراوە پێکهاتەکانی نیگەران کردووە، بە تایبەت بەبێ ئەو زانیارانەی کە کەوتونەتە بەردەستیان لە پرۆژە یاسایەکەدا کورسی پێکهاتەکان بەسەر پارێزگاکاندا دابەش کراون. بۆ تروکمانەکان لە سنووری پارێزگای سلێمانی 2 کورسی دانراوە. جێگیری سەرۆکی پارتی چاکسازی تروکمان و سکرتێری پەرلەمان ئەمە بەڕەوا نازانێت و ڕەتیشی دەکاتەوە داوا لە سەرۆکاتی پەرلەمان کرابێت کە دانیشتن ئەنجام نەدات تا فراکسیۆنەکان دەگەن ڕێککەوتن. دابشکردنی کورسی کۆتەکان بەپێی بیری حیزبایەتیە و لە بەرژەوەندی باڵای حیزبەکانە بە تایبەتی ئەو پرۆژە پێشازی یاساییە کە پێشکەش بە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کراوە. چونکە لە ئاستی پارێزگای سولەیمانی کە لە ناوچەی کفری و ناوچەکانی تردا بە ڕێژەیەک ئەم پێوەرە دانراوە کەەوە هیچ یەکسانی و دادپەروەری تێدا نییە. لە نزیکەی 2500 بنەماڵی تورکمان هەیە بەڕەوا ئەبێنرێتە کە 2 کورسی هەبیتن. ئەوە لە کاتێکدا ئەم یاسایش ڕێگر نییە کەەوە بتوانێتن بەو یاسایش لیستیان هەبیتن و خاوەنی کورسی بن لە پەرلەمانی کوردستان. بەڵام لۆ هەولێر 3 کورسیان دانراوە، ئەویش لە سەروی 350,000 تورکمان. نەخێر بە هیچ شێوازەکەی فراکسیۆنێکی دیاری کراو لە هیچ ئەندامێکی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانیش داوا نەکراوە. بە پێچەوانەوە لە ڕێککەوتنەکەدا هاتووە ئەڵێ لە خاڵی سێیەم دەڵێ ئێمە ڕەخنەمان هەیە لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان سەرجەم فراکسیۆنەکان بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە کەەوە بۆچی بۆ ماوەی 3 ساڵە ئێوە کە بەدەم نووسینی وڵامی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ناتونە. بەپێی ئەو زانیارانەی لە دەست پەرلەمانتارە کریسیانەکاندایە گەلی کلدان سریان ئاشوری 5 کورسەکەیان لە نێو پرۆژە یاسای هەموارکردنەکەدا بەم شێوەیە: 2 کورسی بۆ پارێزگای سلێمانی، 2 کورسی بۆ پارێزگای دهۆک، 1 کورسی بۆ پارێزگای هەولێر. لە کاتێکدا کریسیانەکانی هەولێر زیاترن لە سنووری پارێزگای سلێمانی. نابی کەس خۆی فەرز ئیرادەی خۆی فەرز بکە و ئەمە تەقسیم بکە بە چەند بازنەیەک. ئەوەی ئەمن معلوماتم هەیە لە چەند حزبێک یاسایان پێشکەش کردیە کەواتە کۆتەی مەسیحی لە بۆ سلێمانی 2 لە بۆ هەولێر 1 لە بۆ دهۆک 2 و بە هەموومانش دەزانین کەوا ثوقلی مەسیحی لە هەولێرە خاصەتەن لە قایمەقامێتی عینکاوەیە، یعنی چەند هەزار عایلە هەیە لێرە و لە سلێمانی ممکنە با 200-300 عایلە ئەوە قبول کرا لەوێن دەرێت 2 مەقعد بی لە هەولێرێگە مەقعد بی لە دهۆکیش هەروەها 2 مەقعد ئەوە جێ قبول نییە لەکەن ئێمە و کەس ناتوانانی ئێرادەی خۆی فەرز لەسەر ئێمە بکە و بە کەیفی خۆی مەقعدی ئێمە دابش بکە. تەنیا چەند مانجێک ماوە بۆ کۆتایهاتنی ئەم خوڵی پەرلەمانی کوردستان، بەڵام تا ئێستا فراکسیۆنەکانی ناو پەرلەمان لەسەر یاسای هەڵبژاردن ڕێک نەکەوتون و کۆمیسیۆنی باڵاش ماوەکەی بەسەر چووە. گرفتەکە پرسی یەک بازنەیی و فرە بازنەییە بە تایبەت لە نێوان پارتی و یەکێتیدا. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.